لە جاتی گوڵ و درەخت و سەوزایی ناوەڕاستی فلکەیەک لە گەڕەکی کەلاری کۆن لە قەزای کەلار خانووی مۆلیدەی تایە وەکو ئەوەی بینن ئەو دیمەنانەی لە پشتی منەوە فلکەیەکە لە گەڕەکی کەلاری کۆن کە لە بریەوەی گوڵ و درەخت و سەوزایی تێدا بچێنرێت وەکو دەبینن ناوەڕاستی فلکەکە بووە بە خانوویەکی مۆلیدەی ئەهلی وەکوی بینن لە دیمەنەکاندا ناوەڕاستی ئەم فلکەیە ئەو خانووی تێدایە. ئەمە نیگەرانی لای شۆفێران دروست کردووە وەکو باسی ئەەکەم قسەم لەگەڵ چەند شۆفێرێکا کرد ئەوان ئەڵێن کە ئەسوڕێنەوە بە دەوریان فلکەیە ئەو دیوی خۆیان نابینن ناتوانن بە دروستی شۆفێری بکەن ئەم خانووی ئەم مۆلیدەیە پێشاویان نەگرێت و هەروەها قسەم لەگەڵ دلێر حوسێن بەرپرسی بەشی پرۆژەکان لە شارەوانی کەلار کرد ئەو باسی لەوە کرد ئەوان ئەم پێشتر ئەم مۆلیدەیە خۆی هەرم جێگایە بووە دواتر کردویانە بە فلکە کە فلکەیان دروست کردووە خانووی مۆلیدەکە کەوتۆتە ناوەڕاستی فلکەکە ئەوان مۆڵەتی 5 مانگیان داوە بە خاوەنی مۆلیدەکە تاو کاتی پرۆژەی ڕووناکی دێتە سنووری کەلار کە پرۆژەی ڕووناکی هاتە سنووری کەلار باسی لەوە کرد بەرپرسەکەی بەشی پرۆژەکان لە شارەوانی کەلار ئۆتۆماتیکیان ئەو مۆلیدەیە خۆی هەڵدەگیرێت و لا ئەبرێت بەڵام ئەگەر پرۆژەکە درەنگتر بگاتە کەلار وەکو باسی لێوە کرد ئەوان بە ناچاری مۆلیدەکە لێرە لا ئەبەن و ئەیخەنە جێگایەکی گونجاوتر دواتر جێگای خانووی مۆلیدەکە وەکوی بینن لە بری ئەو خانووە لا ئەبرێت و ئەکرێت بە سەوزایی دیارە وەکو باسم لێوە کرد ئەم فلکەیە ئەکەوێتە گەڕەکی کەلاری کۆن لە قەزای کەلار ماوەی چەند هەفتەیەکەم فلکەیە دروست کراوە بەڵام ئەو خانووە کەوتۆتە ناوەڕاستی فلکەکە و شارەوانی چاوەڕێی گەیشتنی پرۆژەی ڕووناکیەکەن ئەگەر بێت و لە ماوەی 5 مانگی داهاتووە پرۆژەی ڕووناکی نەگاتە کەلار ئەو کاتە بڕیاری لابردنی ئەم خانووی ئەم مۆلیدەیە دەدەن.